پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادەن. داری وایە وڵات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منفی خەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کتێکاد و بەشە زۆرەکانی چینی کتێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابین کە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەک تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەم شەومان 15 نۆڤەمبەری 2023 لە دووتەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا دوایین ئاڵوگۆڕەکان و هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە و کاردانەوەکان تاوتوێ دەکەین و لە بەشی دووەمی بەرنامەکانیشماندا جارێکی تر قسە و باس لەسەر ناڕەزایەتیە جەماوەریەکانی کوردستان دەکەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدارکەن و ئەوانەی ئێوە بە سەرنج و تێبین و بە کۆمنتێک ئەینووسن، من ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەم و پێکەوە تاوتویان دەکەین. لاگەڵ من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵی بینەرانی ئازیز، هەروەک 4-5 هەفتەی ڕابرد و هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە یەکێکە لە دەوەرە سەرەکیەکانی بەرنامەکانی ئەم شۆمان و ئەمڕۆ سەبارەت بەو ناڕەزایەتی و کاردانەوانی کە لە بەرامبەر ئەم هێرشی ئیسرائیلدا هاتوونەتە ئاراوە لەگەڵ تاهیر حەسەن تاوتوێ دەکەین. تاهیر حەسەن، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و بیستەران و بینەرانی پێشەنگ TV باش، زۆر سپاس. پێشەوەی کە بچینە سەر دوایین ڕوودا و یان ببوورە پێشەوەی کە بچینە سەر خودی بابەتەکەمان ناڕەزایەتی و کاردانەوەکان لە بەرامبەر ئیسرائیلە،
دەمەوێت لەسەر دوایین ڕوودا و قسە بکەین ئەویش کە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە تەواوی ئەم مەسلەیە گرێدراوە بەوەی کە هێرشی ئیسرائیل بۆ نەخۆشخانەیەک لە غەزە مافی هەیە یان مافی نییە، ئایا چەکدارانی حەماس لەژێر ئەو نەخۆشخانەیەدا وەکو بنکەیەکی سەربازی بەکاردەهێنن یاخود ئەکرێ نەخۆشەکان بێنە دەرەوە و هێرش بکرێتە سەری یاخود نە. ئەم جەدەلە لەسەر هێرش بکرێت یان نەکرێت حەقی هەیە یان حەقی نییە بۆ سەر نەخۆشخانەیەک چی ئەگەێنێت؟ بە بڕای من ئەوە پچووکردنەوەی تاوانێکی ئێجگار گەورەیە کە 5 هەفتەیە خەریکەنەکەن ئەوە میدیای غەربی و میدیای حکوومەتەکەی ناتانیاهو خەریکە باسیەوەکە یان ڕۆشنبیرانێکی کە لە پوت کە خەریکن ئەم جەریمە و تاوانە نابینن لێکدانەوەیکی ڕاستیستیان لەسەر هەلومەرجەکە هەیە خەریکن پشووچەکەنەوە حەقی هەیە هێرش بکاتە سەر خەستەخانەیەک یانە نەخۆشەکان بێنە دەرەوە یانە پرسیارەکەوەیە ئیسرائیل حەقی نییە خەڵکی فەڵەستین بکوژێت جا چ لە زیفەی غەربی بێ لە غەزە بێ خەریکە تاوانێکی گەورە خەریکە ئەو سەرزەمینە وێرانەکە خەریکە بێکەڵکیەکە خەریکە ملیۆنها بەشەر کە بە چنگەکڕێ خەریکن بە 1001 زەحمەت نانی شەویان پیاکەن خەریکە هەمیان قەتوعامەکە تاوەکو ێستا چەندین هەزار مناڵی لەگەڵ خاکە یەکسان کردووە ئایاوانە هەموو چەکداری حەماس بوون من پێشووتریش وتومەکە حتمما لە هەردوو بەرەوە هەوڵەدەن کارێ بکەن بەڵام هەمووی بەزەرەنی خەڵکی غەزەیە کە ئێستا خەریکە دەژێت تۆپ و تانک و کوشت و کوشتاراکرێ پرسیارەکە ئەوە نییە کە ئایا حەقی هەیە ئەو لە موشک بە چەندین ڕۆژە بە موشکێک کە ناوی موشکی چەکوشە بارستایەکە 1 تەنە ئاستی بەس بە تەنیا ئیسرائیل لە ناوچەکەیە هەیەی ئەبعادی وێرانکردنی بینا و جێگە و یعنی ئەتوانێ چاڵ هەڵ بکەنێ بە قوڵی 12 مەتر بە پانیستی دانەمەتر هەرچی شتێک هەبێ وێرانی کە نابوتیکە بۆیە من پێشتری ژوتومە چەکدارانی حەماس زۆر دەمێکن لە غەزەیە بنکە لێ ئەدەن تونێل لێ ئەدەن هەموو ئەوانەکەن بۆیە پێویستیان بەوە نییە بچن خەستەخانە بکرد لە ژێر خەستەخانەوە هێرش بکەنە سەر ئیسرائیل پێویستیان بەمانە نییە بۆیە جێگەڵێگەی خۆیان قایمە ئەو هێرشە هێرشێک نییە لە 24 ساعتە لە حوتی ئۆکتۆبەرە بزوتنەوەی حەماس کرد بێتی نەخشەیەکی پێشووتری بۆ داڕژاوە مێژوویەکی تری هەیە هەموو نیشانەی چەکەکان و موشەکەکان دیارەکە ئەم کارەکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە ئیسرائیل سەرەتادا دەیانوت کە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکات و هێرش بکاتە سەر غەزە خەریکە ئێستا سەرنج و تێبینیان هەیە لەسەر ئەم کارانەی غەزە تەنانەت ئەمریکاش کە ئیتر بۆ نمونە 2020 کە لەگەڵ هێرش بۆ سەر خەستەخانە نییە هەڵبەت هێشتا سنوورێکیان بۆ دانە ناو یاخود مەحکومیان نەکردووە بەڵام ئەکرێت ڕۆژ ئاوا لە درێژەدانی ئەم کێشمەکێش و ململانەیەدا پشتیوانیەکانی بۆ ئیسرائیل کەم بکاتەوە یا کۆتایی پێبهێنێت ڕۆژاوایە ساوە زانەیە چونکەسەمە شەڕی خەلیجی ساڵی 1990 نییە یان 90 نییە کە ئەو کاتە ئەبعادی میدیایی و سەتەلایت و ئینتەرنێت و بە هەر حاڵ وەسائلی گواستنەوەکان بەم شکلی ئێستا نەبوو بەشەر نەیەزانی کە لە چکارە ساتێک ڕووەدا لەم سەرتا ئەو سەری دنیا و میدیاکانیش هەموو بە شکلێکی زۆر حەسار لەسەر ڕۆیشتنی کارە ساتەکان کە سەرمایەداری ئەیخۆڵقان بەسەر بەشەریەتە نەیەتوانی ئاگادار بێ بەڵام ێسەوانە ئێستا لە هەموو جێگەیەکی دنیا لە 1 دقیقە ئەتوانی بزانی چ کارە ساتی لەخۆڵکێ بۆیە ئێستا غەرب و ئەمریکا ئەزانن کە ئەم کارە ساتی کە ئێستا ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەڵەستینەیکە خەریکە ویژدانی بەشەریەت لە ئەمریکای هێنێتە جۆش خەریکە جادەکان لە ئەمریکای هێنێتە جۆش چونکە ئەم شتە ناتوانێت دڵی هیچ ئینسانێک ئەگەر زەڕەیەک ئینسانیەتی تیا بێ ناتوانێت نەیهەژێنێ ناتوانێت ڕای نەسوەچێنێ ناتوانێت چاوی پڕ نەبێت لە فرمێسک بۆیە خەریکە لە ئەمریکا تۆ تەماشای ئەو هەموو خۆپیشاندانە ملیۆنیەکە کە لە لەندەنی بریتانیا خەریکە ڕووەدا و حکوومەتەکەی بە شدت خستۆتە ژێر پرسیارەوە لە پاریس هەروە لە جێگە و شوێنی جۆراوجۆر هەروە خەریکە ئەمە ئەگەر درێژە بچێشێت لەوانەیە هاوکێشەکە پێچەوانە بێتەوە هیوادارم پێچەوانە بێتەوە و بتوانێت ئەم بەرە ئینسانیە پێش بگرێ بە ملهوڕیەی کە دەوڵەتی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەڵەستینێکە چونکە ئەم کێشەیەکی جیهانیە
ئەم کێشەیە ئەبعادێکی جیهانی هەیە ئەو تۆ تەماشاکە لە مەسەلەی جەنگ لە ئەوروپا خەریکە بۆ بە دەرەجە دوو جەنگ لە ئوکرانیا بۆ بە دەرەجە دوی هەواڵەکان ئەوەی کە هاتۆتە پێشەوە مەسەلەی فەڵەستینە ئەویش وێرانکردنی یەک کۆمەڵگەیە کوشت و کوشتار و قەتڵ و عامی 2 ملیۆن بەشەرە یعنی بۆیە بەشەر تۆ تەماشاکە بە نمونەیەکی پێ بڵێم ملیارەها دۆلار سەرفەکرێ بۆ ئەوەی کە بەشەر بتوانێت کورە بەکتریایەک مێشولەیەک لەسەر هەزاری مەریخ بدۆزێتەوە بەڵام بەبرچ بۆ ئەمە پارە سەرفەکە و ئەگەر شتێکی وا بدۆزێتەوە بنچکە جیایەک لە مەریخ بدۆزێتەوە ئەبێ بە گەورەترین دەستکەوتی زانستی بەشەری ئەم سەر لەمە بەڵام 2 ملیۆن بەشەر لە جێگەی کە خەریکە قەتڵ و عامەکرێن ئەو بەشەرەی کە ئەم هەسارەی زەویە ملیۆنەها ساڵ حامیلە بووە هەتاوەکو بەشەری گەیانەوە بەم جێگەیە تاوەکو بەشەری پەروەردە کردووە لە نێو دڵی خۆیان بەڵام بە هەزاران بەشەر خەریکن قەتڵ و عامەکرێن بە بەرچاوی هەموو بەشەریەتەوە بۆیە نیشانەدا کە چەندێک دیموکراسی غەربی و مافی مرۆڤە پوچەکەی پێچوانن بە هەموو هیچ سەردەمێ بەقەر ئەم سەردەما دیموکراسی مافی مرۆڤی بۆرژوایی ڕسوا و ئەوانە نەبووە کە لە بەرامبەر کوشت و کوشتاری مناڵە خەریکە بێتەنە بۆیە ئەبعادی ئەم کارەساتە خەریکە ئیحساساتی ئینسانیە جوڵێنێ خەریکە لە کۆنگرێسا بە هەزار ئەگەر و ئەمما و ئەبەرەوە دەنگ بەرزەبێتەوە خەریکە لە پەرلەمانی ئەوروپایە دەنگ بەرزەبێتەوە تەبعا لەمانە هەمووی لە ژێر فشاری جادە و هینایە لە ژێر فشاری بکەم کە بپرسم ئەم خۆپشاندانانی کە ئەکرێت تەنە ئاماژە بۆ کرا خۆپشاندانی زۆر فراوان لە هەندێک ناوچە کراوە کە زۆر کەمتر پێشتر خۆپشاندان و ناڕەزاتی تیا ئەنجام درراوە بۆ کەیسی دەرەوەی ئەو وڵاتە خۆی ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئاراستەی ڕووداوەکان بێشک کاریگەری هەیە وەختێک لە بەندەری سیدنیە بەر ئەگرن بەوەی کە کەشتی جەنگیەکان شەک و ئەسلحە حەبلێرن بۆ ئیسرائیل وەختێ لە ئەمریکا هەروە بەم شکڵێتە پێشەوە لە هەمووی مهمتر ئەو دەنگە ناڕەزایەتیە کە لە نێو خودی ئیسرائیلدا هەیە ئەوە زۆر شتێکی عەزیم و ئینسانیە کە خەڵکێک کە خۆی تەداعیە بە شتەکە چونکە ئێستا خەڵکێکە لە سیدنیە یا خەڵکێکە لە ئوسترالیایە لەوانەیە یا کەسێکە لە کوردستانە بێدەنیە بژێرێ سوزانم بڵێ بۆ مهم نییە یا ئاگای لێ نەبێ بەڵام خەڵکێکە لە فەلەستینایە خەڵکێکە لە ئیسرائیلایە حکوومەتەکەی ناتانیاهۆ 1001 بەهانە و ئیعلامی بەدەستەوەی فەرموو خەڵکی ئیسرائیلیان بە بارمتە گرتووە خەڵکی ئیسرائیلیان کوشتووە بەڵام سەرباری ئەو هەموو تەبلیغاتە ڕەوتە ڕاستیستی و مەذهەبی یەهودیە بەڵام بەردەمی ماڵەکەی ناتانیاهۆ گرن لەڵێن تۆ مجریمی بەردەمی ماڵەکەی ناتانیاهۆ گرن لەڵێن تۆ دەبێت دەست لە کار کێشیتەوە ئەمە بینێکی زۆر عەزیمە ئەمە کاریگەری لەسەر ڕەوتی ڕووداوەکان هەیە و من پێم وایە ئەمە وردە گەورەترە بێ ئەوە یەکێکە لەو نیگەرانیانەی کە حکوومەت دەسەڵاتی ئیسرائیل ئەم قەزەی بۆ حەل نابێ و هە خەریکە درێژایە کێشێ وەکە لەگەڵ درێژە کێشانی کارەساتە مرۆییەکان لە فەلەستینا زیاترە بێت یەکێک کە لەو بابەتانەی کە میدیاکانی ڕۆژئاوا زۆر قسەی لەسەر دەکەن لە بەرامبەر ئەم هاتنە مەیدانە جەماوەریەی خەڵکی دا و ناڕەزایەتێ دەربڕینە فراوانانەی کە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا کەموێ نەبووە باز لەوە دەکەن کە ئەمە مەترسی ئەوە هەیە ڕقەی بەرامبەر خەڵکی جوو خەڵکی ئاسایی کە ئاینیان جووە ڕقوقینە بەرامبەر ئەمانە زیاد بکرێت بە تایبەتی هەندێک دروشم ئەهێنەوە کە لە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان ناوتراوە تۆ کامەوەکو ئاماژەیەک بۆ مەترسی و هەڕەشە لەسەر خەڵکی جوو مەسەب دەبینرێت ئەمە ئێوە چۆنی دەبینن ئەزانی چۆنە ئاکامی شەڕ هیچ کاتێک ڕوتێکی پێشکەوتوخواتی لەگەڵ خۆیان نەهێنێ ئاکامی شەڕ هیچ کاتێک بیر و باوەڕ و لێکدانەوە و تێگەیشتنی ئینسانی لەگەڵ خۆیان ناهێنێ بەڵکو لەگەڵ ئەوە کە کارەساتی ئینسانی لە جوغرافیایەکی دیاریکراوە خۆکێنێ هاوکات ئەو هێزانەی کە تەرەفن لە نێو جەنگەکەیان و خەڵکیان کردووە بە بارمتە ویان بە بڵێ جێگەی ژیانی خەڵکیان کردووە بە یەکلاکردنەوەی چێشمەکێشی سیاسی سەربازی خۆیان ڕەوتی جۆرا و جۆر شکڵەگرێ ڕەوتی جۆرا و جۆر هەم
ئەو تاوانانەی کە بزوتنەوەی حەماس بەرامبەر بە خەڵکی فەڵەستین بە خەڵکی یەهودیە بەبڕی خەڵکی ئیسرائیلەیکە ڕەوتی مەذهبی و ناسیۆنالیستی و نەتەوەی کۆنەپەرستی ئیسرائیلی بەهێزەکان و حکوومەتەکەی ناتانیاهۆ بە پێچەوانشەوە ئەوەی کە حکوومەتەکەی ناتانیاهۆ بەرامبەر بە خەڵکی سڤیلی فەلەستینی ئەیکا ئەبێ بە زەخیرەیەک بۆ ئەوەی کە بتوانێت بزوتەوەی حەماس و ڕەوتی کۆنەپەرستی ناسیۆنالیزمی فەلەستینی لەسەری گەشە بکە ئەوە لە کوردستانی خۆمان تەماشاکە وەختی خەڵک ئەنفالەکرێ وەختی بەرزانیەکان ئەنفالەکرێن وەختی کیمیابارانی هەڵەبجاکرێ وەختی دێهاتەکان ئەڕوخێنرێ ئەوەی کە تایە گەشەکە فاشیزم و ناسیۆنالیزمی کوورد دەکابێ بە زەخیرە و ئەوەی کە جەلال تاڵەبانیڵێ 100 خۆزگە بۆ دووسێ هەڵەبجەیتر یعنی خەڵکی هەڵەبجە مهم نییە مهمەوەیە زەخیرەی سیاسی خۆ بەرهەمهێنانەوەی یەک ڕوتێکی ناسیۆنالیستی دواکەوتوو بێ بۆیە بۆ مەسەلەی فەڵەستین و غەزە شەر وایە نانەخۆن لەسەر ئەم شتە بۆیە نانەوێ ئەم قەزیە چارەسەر بکرێ نانە ئەم کێشەیە چارەسەر بکرێت دەنا چارەسەرکردنی ئەم کێشەیە هەر ساڵی 91 لە ئیتفاقی ئۆسلۆیە قرار بوو بکرێ بەڵام ڕەوتی تۆڕەوی نام حکوومەتەکەی ناتانیاهۆ ئەو کاتەکە ئەریێل شارۆن بەڕێوەیە بەردوو نوێنەرایەتی ڕەوتی کۆنەپەرستی مەذهبی لە حکوومەتەکەی ئیسرائیللا کرد ئەوان هەر ئیسحاق رابینیان کوشت بۆ قەزیەکەیان لە ئیتفاقەکەیان بەریەوە مردووی بە خاک سپار بۆیە ئەوەیە لەسەر یەکتری ئەژین بەڵام بەری ئەمبەرەکەی کە ڕەوتی ئینسانیەتە هەرچەندە هێشتا وەکو پێویست نییە هێشتا لە بەشەریەتی ئەم سەردەمە چاوەڕێکێ بەرامبەر بەم گۆباوە خوێنە کە خەریکە دەوڵەتی ئیسرائیل ئەی خۆکێنێ بۆ ژوازی ئەم سەردەمە ئەی خۆکێنە تەسەوور کە حکوومەتی پاکستان 1,700,000 پەناهەندەی ئەفغانی بە شەق پاڵ پێوە ناوە بۆ سەر حدودی ئەفغانستان و ئێوە نێرێتەوە بۆ ئەفغانستان دەسەڵاتی تالیبانیش هێزی چەکداری هێناوەتە سەر حدود وەریان ناگرێت نە پاکستان ئێڵێ بگەڕێنەوە نە حکوومەتەکەی تالیبان تازە تالیبان و بچیتە تالیبان و لەگەژێر ئەو دەسەڵاتەشا بژی هێشتا وەریان ناگرێت وا خەریکە زستان ڕوئەیە منتیقەی ئەفغانستانی شوێنێکی بێ ئەندازە سارد و بەفراویە یەک کارەساتی ئینسانی خەریکە لەوێ ڕووەدا 1,700,000 کەس بە ژن و مناڵ و گەنج و پیرەوە لەسەر ئەو حدودە بەبێ نان بەبێ ئەو بەبێ کارەبا بەبێ خزمەت گوزاری بەبێ هیچ جۆرە ئیمکاناتێ بەبێ دەرمان لەو سەر حدودە خەریکن لەبەی نەچن یعنی ئەم سەردەمە ئەزانی چۆنە یا ئەبێ بەربەریەتەوەی مەسوول حکومەت دەوێت یا ئەبێ ئەم سەردەمە بەربەریەتی سەرمایە قبولکەی یا سۆسیالیزم دەبێ وجود بێ هیچ شتێکی کەن نییە بۆرژوازی سیستەمی سەرمایەداری بە بڕوای من ئاخرین وەرەقەکانی خۆی بۆ بەڕێوەبردننی ژیانی کۆمەلگا کە ئەم کارەساتی ئێستا لێ خۆڵقی خستۆتە سەر مێست تەواو هیچ ناتوانێت وەڵام بە سەرەتاییترین پێداویستەکانی ژیانی بەشەر باتەوە ئەوە بینی کە ئێستا لە فەڵەستین لە ئۆکرانیا گوزەرێ خەریکن بەشەریەت لەبەی نەبن خەریکن کۆمەلگەی ئینسانی لەبەی نەبن بۆیە یا ئەبێ بەربەریەتی سەرمایە قبولکەی یا ئەبێ کۆمەلگەی ئازاد و یەکسان و دەسەڵاتی سەرمایە دەبێت دەستی لەسەر ژیانی کۆمەلگا دوور بخرێتەوە ئەویش بە شۆڕشی پرۆلێتەری کرێکاران تاسەری دنیاکرد هەر لە پەیوەند بەم بابەتەوە قسەیەکی تر کە لە ئارادا دەوترێت کە پێشتر لە پەیوەند بە مەسەلەی فەڵەستینەوە وڵاتانی عەرەبی زیاتر دەخالەتیانە کرد وەکو سووریا ئەردەن عێراق میسر هەتاوەکو دوایی بەڵام لەم بابەتەی یەک پێنج هەفتەی ڕابردووە ئەوەی کە دوای هێرشی حەماس ڕوویداوە ئێران زیاتر تەڕەفە تاوەکو وڵاتانی عەرەبی و تەنانەت ئەو هەڵوەستی وڵاتانی عەرەبی هەبووە سەیر و سەمەرەی دروست کردووە لە دەستگاکانی ڕاگەاندنا ئەم ئاڵوگۆڕە چی دەڵێت ئەزانی چۆنە ئەم وەز درێژە کێشانی ئەم وەزعیەتە وردە وای کردووە کە ناوچەکە خەریکە میلیتاریزا بێ ئەمریکا ئوستوڵەکانی هێناوەتە ئەمێ ئەمریکا ژێردەریایی ئەتۆمی هێناوەتە ئەوێ بە هەر حاڵ هێزەکان خەریکن ناوچەکە ئەبێت بە شوێنێکی مانۆڕی سەربازی و چاوسورکردنەوەی سەربازی لە بەرامبەر یەکتریە یەکێ لە لێکەوتە زۆر خەتەرناکەکانی ئەم میلیتاریزمەیە کە خەریکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگرێتەوە تا ئەو جێگەی بە ئێران ئەگەڕێتەوە ئێران لەوەتی هاتۆتە سەر دەسەڵات جمهوری ئیسلامی پێشتر خۆمێنی و دواتریش خامنەئی ئەو لەچکەی ئەو ملپێچەی هەنی فەڵەستین کە کردوێت یەمەنی هەتا ئێستا دای نەکەنەوە یەکێک لەو شتە
لەو ماتریاڵە کە هەمیشە خۆی لەسەر بەرهەمەهێنێتەوە لە 30 ساڵی ڕابردووی دەسەڵاتی جمهوری ئیسلامیە ئەوەیە کە مەسەلەی فەلەستین کا بە مەسەلەیەک و هەمیشە باسی بکە ئەوەی کە زۆرتر لە هەموو کەسێک مەسەلەی فەلەستینی وەک پرۆژەیەکی سیاسی بۆ خۆ بەرهەمهێنانەوە بۆ خۆ قانعکردن بەرامبەر بە خەڵک بۆ پاشەکشەکردن بە هەر جۆرە دەنگێکی ئازادی خواز و پێشکەوت و خوازی ئەوەی مەسەلەی فەلەستین بۆ لەلایەن جمهوری ئیسلامیەوە ئێستا کە ئەم مەوزوعە جارێکی کە هاتۆتە پێشەوە ئەم مەوزوعە بە تەنیا جمهوری ئیسلامی نییە جمهوری ئیسلامی لە کەمپی ڕوسیا و چینە و ئەوانیش لەسەر تەقسیمی سیاست لە دوای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوایەوەی کە جارێکی کە دنیای چەند قوتبی هاتۆتە پێشەوە دەیانەوێت لەم چێشمە کێشەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو مەیدانێکی دابشکردنی سیاسی نەخشیان هەبێ لە سەر لە نوێ ئارایشدانەوەی سیاستە جمهوری ئیسلامی لەم شوێنەیە جێگەی بەرجەستەی هەیە چونکە لە لوبنان حیزب اللهی هەیە لە سووریا پێگەیەکی بەهێزی هەیە لە یەمەن حوسیەکانی هەیە عێراقیەوە هەر سەرتاپا بەدەستەوەیە سەرنجام هێزێکی بەهێزە کە دەیەوێت لە نێو ئەم هاوکێشە سیاسیە جێگە و ڕێگەی بێ بۆیە یەکێ لەو هێزانەی کە ینی تورکیا و ئێران دوو هێزی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان کە دەیانەوێت بەشی سیاسی خۆیان لە نێو ئەم چێشمە کێشانەیە برن هۆیەکەی ئەوەیە نەگەوەی کە زۆر فرمێسک بۆ خەڵکی فەلەستین و یا ئەمانە بڕێژێ بەڵکو مەسەلەکە بە شوێن بەرژەوەند و قازانج و بەرژەوەند و جێگە و پێگەی سیاسی خۆیەوەیەتی ماڵە پێش ئەوەی کە من دوا پرسیارم کەم با لێرەدا سەرنج و پرسیاری بینەران بێنمە سەر شاشەکە و ئاڕاستی ئێوەی بکەم لە پرسیارێکەوە دەست پێ بکەنەوەی دەڵێ ئەگەر ئیسرائیل کۆتایی بە بزوتنەوەی حەماس بهێنێت ئیتر کۆنەپەرستی لە ناوچەکەدا کۆتایی دێت ئەوە پرسیارێک و سەرنجێکیش بێنمە سەر شاشەکە دەڵێت کە ڕیسواکردنی میدیای غەربی ئەرکی سەرشانی هەر تاکێکی ئازادی خوازە کە خوازیاری کۆتایی هێنانی شەڕ و ماڵوێرانی بێت ئەگەر لەسەر ئەم پرسیار و سەرنجە قسەیەکتان هەبێ فەرمون بە کورتی لەسەر پرسیاری یەکەم دوای دەستخۆشانە ئیسرائیل ناتوانێت بزوتنەوەی حەماس کۆتایی پێبێنێ و ئەگەر بتوانێت بە هەر حاڵت بزوتنەوەی حەماسیش زۆر کەم کاتەوە شتێکی کە شەگڵگرێ لەش بابەتی بزوتنەوەی حەماس چونکە بزوتنەوەی حەماس لەسەر زەمینەیەک سەوز بووە کە دەوڵەتی ڕاستڕە و فاشستی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەلەستینەیکە بەڵام دیارە حەق نادا بەوەی کە خەڵکی فەلەستین حماس نوێنەرایەتی خەڵکی فەلەستین بکە نەخێر نوێنەرایەتی خەڵکی فەلەستین ناکە هەر وەک چۆن لە ئاکامی بۆی نمونونەکە ئاسان کەمەوە لە ئاکامی ئەوەی کە خەڵکی کوردستانی عێراق یا ئێران یا کوردستانی تورکیا وەکو هاوڵاتی دەرەجە دوو لە کوردستان لە عێراقا تەعاملیان لەگەڵ کراوە وەکو هاوڵاتی دەرەجە دوو لە هەموو مافەکانیانە هاوڵاتی دەرەجە دوو بوون لەسەر بناغی ئەم دەرەجە دوو بوونە ناڕزایەتیەک لەلایەن خەڵکی کوردستانەوە شەکڵی گرتووە خەڵک ئەنفال کراوە خەڵک تەحقیق کراوە خەڵک زیندان کراوە خەڵک کوشت لەسەر ئەساسیەوەی کە لە جوغرافیایەکژین بە عەرەبی پێناسە کراوە بەڵام ئەمان کورد بوون هاوڵاتی دەرەجە دوو بوون لەسەر ئەم زەمینەی چەوسانەوەی قەومیە یەکێتی و پارتی سەوز بوون بەڵام یەکێتی و پارتی ئەم مەسەلەی چەوسانەوەی خەڵکی کوردستانیان کردووە بە دەزمایەک بۆی کە شەریک بن لە دەسەڵاتی سیاسیە ئەوەتە دەسەڵاتی سیاسیان کردووە دەست لە 30 ساڵی ڕابردووە ئەوە تا ئەم کارەساتە ئەخڵخێن کە لە کوردستانە لە 30 ساڵی ڕابردووە کردویانە بۆیە بزوتنەوەی حەماسیش لەسەر ئەساسی ئەو زوڵم و زۆرە کە دەوڵەتی فاشستی ئیسرائیل بەرامبەر بە خەڵکی فەلەستین لە 60 ساڵی ڕابردووە کردوێتی لەسەر ئەم زەمینەیە سەوز بووە هەتا ئەم زەمینەیە هەبێ حەماسیش بچێتە ئەولاوە هەر هەمیان بگرن و بە یەک موشک هەر هەمیان تەواو بکەن بەیانی یەک بزوتنەوەیەکی تۆمتر هەوسات پچراوتر لە بزوتنەوەی حەماس جارێکی کە شکڵەگرێت بۆیە لە خۆ نییە ئەمانە سەوزە بن لە خۆ نییە زەمینەی هەیە زەمینەکە ئەوەیە زەمینەکە دەوڵەتی فاشستی ئیسرائیلە بەڵام ئەگەر حکوومەتێک لە هەردوو لا دوو دەسەڵات دروست بێ ینی دوو دەوڵەت دروست بێ بۆ خەڵکی فەلەستین و بۆ خەڵکی ئیسرائیل و لە پاڵ یەکا بەیەکەوە بن هەردووکیان میانەریان هەبێ لە نەتەوەیە گشتوەکە ناکرێمە بۆچی ناکرێمە هەر ئێستا ئەوەی کە هەیە بکرێ بە دوو دەوڵەت و هەردووکی لەلایەن ئەنجومەنی ئاسایش و وەرگانەتی نێودەوڵەتی و بەڕەسمی بنووسرێ و مافی حاکمیەتیان بۆ وەکو دوو دەوڵەتی سەربەخۆ بۆ بەڕەسمی بناسرێ و ئیترم کێشەیە کۆتایی پێدێ گەورەترین ئاسۆی بزوتنەوەی ناسیۆنالیزمی عەرەب
ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گاتە بنبەست و خەڵک هێرگە کێشێ بابە خەڵکی ئیسرائیلیش بەرژەوەندیان لەوایە کە نەتیجەتەن دوو دەوڵەت دروست بێ ئیتر ئەم هەموو خەڵکە هەمیشە دەستیان لەسەر دڵیان نەبێ هاکەی مناڵەکانیان نەکوژن ئاکەی موشێکی حەماسیەت ئاکەی موشێکی حکوومەتەکەی ناتانیاوێت لەسەر پرسیاری دووەمەوە کە بەڕاستی ئەم کارە ساتی کە ئێستا ئەخۆکێت لە غەزەیە بە بەرچاوی ئەم هەموو میدیایەوە لە دنیاە نیشانەدا کە سەرباری هەموو ئەمانە ئەوەی کە پێوت مافی مرۆڤ ئەوەی کە پێوت دیموکراسی ئەوەی کە پێوت پاراستنی حرمەتی ئینسانی هەر هەمووی لە قێزەوەترین جێگەداناوە هەمووی خستە زەبڵدانی مێژووە کە نیشانەدا کە چەند ئەم سیستەمە بەرامبەر بە ئینسان بە حرمەتی ئینسان بە خۆشببختی ئینسان چەندێک ناکۆکەوە چەندێک دژێتی. دوا پرسیار لە کوردستان بە ڕوانگەی ئێوە چۆن لە دەستگاکانی ڕاگەیاندن بۆ چوونی خەڵکی بە گشتی ئەو قسە و باسی کە لە پەیوەند بەم مەسەلەیەوە کراوە چۆنی هەڵدەسەنگێنن؟ بە بڕای من هێشتا زەعیفە بە بڕای من بەڵام یەک کێشە هەیە خەڵکی کوردستان بەبێ گیرفانی خاڵیە خەڵکی کوردستان بێنانە خەڵکی کوردستان بێ ئاوە خەڵکی کوردستان جارێ هێشتا لەسەر جادەیە بۆی کە موچەی سێمان لەمەوە پێشی پێ بدرێ ینی کەسان ینی بەشەرێک پایی پێ نەبێ بۆ مناڵەکەی بەشەرێکشی پاری شیری مناڵەکەی نەبێ تەوەقعێکی ئێجگار ئەوە عجایبی لێ ناکەیت و بێتە مەیدان و دیفاع بکات لە خەڵکی غەزە بڵێ ئەو کوشتارگەی ڕاگرن بەداخەوە ئاڵێم لەبەرەوەی کە خەڵکی خۆی ئەمەنگە لە نێو بێنانی و بێ ئاوی و بێ خزمەت گوزاری و نەخۆشی و بێدەرەتانیایە و ئەمەنگە لە نێو یەک بورکانێک لە ناڕزایەتی بەرامبەر بەم دەسەڵاتی ناسیۆنالیزمی بۆژۆ ناسیۆنالیزمی کوردایە سیایوە ناکەوێت ژیانی ئەخر خۆ دەدی مارکسڵێ بەشەرە بێ جلێک هەبێ لە بەریکە نانێک هەبێ بیخوا تا بتوانێت سەیری دەوروبەری بکە بزانێ لە پاڵ چ بەرەیەکە ڕابوەستێ بۆیە بە بڕای من زۆر ئەمەوە ڕەخنە ناڵم لە خەڵکی کوردستان خەڵکی کوردستان لەگەڵ بێنانی و بێ ئاوی و بێ خزمەت گوزاریە بەرەوڕۆ خەریکە ئەوە تا چەندین ڕۆژە تێ ئەکۆشێ هەوڵەدا بۆی کە ئەو کاری کە کردوێتی موچەکەی پێبن بۆی بتوانێت چێشت کرێت و علاگەشت کرێ بیباتەوە بۆ مناڵەکانی بۆیە ئەو وای کردووە کە بەرامبەر بەم کارە ساتی کە لە فەلەستینە گوزەرێ زۆر سەمپاتی نەبێ زۆر ئەکتیڤ نەبێ یا زۆر جێگەی بایەخی نەبێ بە بڕای من سەبەبەکەی بۆ واگەڕێتەوە. تایر حەسەن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگران و بیستەرانی پێشەنگ تیڤی ئێوەش ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە ناڕزاتی جەماوریەکاندا کوردستان بەردەوام دەبێت لاگەڵمان بێنەوە. مەڵی بینەرانی ئازیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش سەبارەت بە ناڕزاتیە جەماوریەکاندا کوردستان قسە و باسمان دەبێت لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانایت. ئێوارەی خۆتان و بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش. جارێکی تر لە کوردستان شەپۆلێکی فراوان لە نەڕەزایەتی بەجیا لە نێو خەڵکیدا بوونی هەیە لەسەر شەقامەکانیشدا دەبینین بەوەی کە بایکۆتی مامۆستایانیش ڕاگەاندراو تا ئێستا بەردەوامە ئەم بایکۆتە. باسی هۆکارەکانمان کردووە لە بەرنامەکانی ڕابردوو تردا بەڵام ئێوە ئەم جارە ئەم بزوتنەوە ناڕەزایەتی کە هاتوۆتە مەیدان چۆنی هەڵدەسەنگێنن؟ جارێکی کە سپاس بۆ تۆ. تەمان بزودنەوەی ئەم جارەی ناڕزایەتی کوردستان یا ئەو شەپۆلە تازەیە کە جارێکی کە هاتوۆتە دەر لە کوردستاندا پێم وایە لە درێژەی هەمان ئەو بزودنەوە ناڕزایەتیەیە کە پێشتر لە کۆمەڵگەی کوردستاندا بەدژی دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئەو تاڵانە ئاشکرایی کە دەیکەن درێژەی هەیە.
بزوتنەوەیەکە کە خۆتان دەزانن لە کۆمەڵگەیەکدا کە نان و ئاو و کارەبا و خزمەت گوزاری زۆر سادە تا دەگات بە موچە کە مافێکی بێ ئەولای هەموو کەسێکە بەرهەمی ماندووبوونی خۆی وەربگرێت نییە. هەموو ئەوانەیان دەست بە سەرداگرتووە بە پاساوی زۆرا و زۆر و لەوە زیاتری زۆر جار خەریکن مەسلەی بێموچەی مەسلەی نەبوونی خزمەت گوزاری هەموو ئەوانە بە سیاسی دەکەن یا دەیانەوێت بیگوازنەوە بۆ نێو کێشمێک کە لە مابینی دەسەڵاتی بۆرژوازی لە عێراق و دەسەڵاتی بۆرژوازی لە کوردستاندا هەیە. بەڵام هیچ کامێک ئەگەر پێشتر بۆ نمونە دەتواندرایە بە جۆرێک لە جۆرەکان یەکێتی و پارتی هەوڵیاندا با کە خەڵک بەوەی کەوە دەسەڵاتی بەغدا مەسئولە دەسەڵاتی بەغدا موچە نانێرێ دەسەڵاتی بەغدا خزمەت گوزاریەکان ناکات دەسەڵاتی بەغدا شایستەداراییەکان نانێرێ هێشتا بۆ خەڵکی معلوم بۆ خەڵکی کوردستان تەواو معلوم بووە کامە تەبلیغاتێکە ناتوانێت جێگە بگرێت چونکە خەڵکی کوردستان لەگەڵ دەسەڵاتێک بەرەوڕوە کە لە کوردستاندایە کار لە دام و دەستگایەک دەکات کە لە کوردستانە لەگەڵ دەسەڵاتێک بەرەوڕوە کە یەکێتی و پارتیە لە قوتابخانە و لە فەرمانگەکانن کە لە هەرێمی کوردستاندایە و دەسەڵات بەرپرسە لەوەی کە ئەمانە جوابدات. وەختی دەسەڵات جوابی هیچ کامێک لەوانە ناراتەوە بێگومان بزوتنەوەی ناڕەزایەتی دێتە مەیدان جایا بزوتنەوەی ناڕەزایەتی یا بەو جۆرەیە کە خەڵک لە ماڵەکانی خۆیان دانیاوەیە کە دێتە سەر شەقامەکان وەگەوەی کە ئێستا دەیبینی ئەوەی کە ئێستا دەیبینین لە سەر شەقامەکانە لەگەڵەوەدا کەوتم درێژەی بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری پێشەوە و هاوکات خاراوترە هاوکات لە پێشترە هاوکات پێم وایە کەڵکی لە ئەزمونونەکانی پێشووتری خۆی وەرگرتووە. ئەی تۆ ئەگەر تەماشا بکەی ئەم بزوتنەوەی کام جارە لە مەیداندایە ڕەهبەرانی تازەی هێناوەتە دەرەوە شیعارەکانیان ڕادیکاڵترە هاو ئاهەنگی زیاترە بۆ نمونە جاران مامۆستایان داهاتن بایکۆتیان دەکرێت ئێستا مامۆستایانی وانەبێژ لەگەڵ یانن هاوکار لەگەڵ مامۆستایانی وانەبێژ دەبینین لە شارەوانیەکان خۆپیشاندان دەکرێت لەو لاوە تەماشا دەکەی خوێندکارانی زانکۆ لە مەیدانە و بەجیا لەوانە ئەگەر جاران مامۆستایان زۆرتر تەنها بوون لە خۆپیشاندان و بایکۆت و ناڕەزایەتیەکانە ئێستا دەبینی کە کەسوکاری خەڵک کەسوکاری خوێندکارانیش بە ڕادەیەکی دیاریکرا و پێیان پەیوەست بووە. ئەمانە هەموو کۆمەڵک فاکتەری دیاریکراون کە دەتوانین بڵین کە ئەم بزوتنەوە ناڕەزایەتێکی ئێستاە وەکە چۆن من پێم وایە هەموو ئەو بزوتنەوە ناڕەزایەتیانی کە لە کوردستانەیە یەک بە دوای یەکدا یعنی تا دێت خاراوتر دەبن و تا دێ بەرەو پێشتر دەچن و تا دێ ڕەهبەرانی تازە لە خۆی دێنێتە دەرەوە و تا دێ هاو ئاهەنگتر دەبێت و تا دێ زیاتریش دەتوانێت تا گوشارەکانی زیاتر بێ و من پێم وایە خەڵک لە ناچاریدا ینی ناچار بەوە کراوەکە بێتە سەر شەقامەکان ناچار بەوە کراوەکە دەرگای قوتابخانەکان نەکاتەوە ناچار بەوە کراوە لە حاڵێکدا هەموو ئەوانەی کە مانیان گرتووە یا لە بایکۆتدان یا خۆپیشاندان دەکەن هەموو ئەوانە من پێم وایە ئەوانە بەس ئەوانە بە پلەی یەکە من کە خوازیاری خوێندنن نایانەوێ خوێندن و وەردەپێکی بکەوێ نایانەوێ دەرگای قوتابخانەکان دابخرێ بەڵام ئیمکانی نییە ناکرێت کەسێک نان نەبێ لە ماڵەکەی نان نەبێ لە ماڵەکەی پێداویستی خێزانەکەی دابین نەبێ چۆن دەتوانێت دەوام بکە یعنی هەتا ئەگەر دەوامیش بکرێ بە بۆ چۆنی من خەڵکێک ئەگەر دەوامیش بکە ینی مامۆستایەک ئەگەر ئیمکانەتی نەبێ ئاستی پەروەردەکردنی دێتە خوارەوە مامۆستایەک ئەگەر نان نەبێ لە ماڵەکەی سەرحاڵ نابێ لە مەکتەبەکەی مامۆستایەکی وانەبێش ئەگەر هەر بەرەستی خاڵی بێ بچێ بۆ دەوام هیچ ئینێرژیەکی نییە وزەیەکی نییە کە بتوانێت عکسی کاتەوە یعنی چەندەش خۆی بێوێ چەندەش خۆی خوازیاری ئەوە بێکات باشترین بە باشترین شێوە خەریکی خزمەتی خۆی بێ بەڵام نانوانێت بۆی ئەم بزوتنەوەی ئەم ناڕەزایەتی کەم جارایە لە درێژەی بزوتنەوەی ناڕەزایەتەکانی پێشودایە بەڵام من پێم وایە چەند هەنگاو لە پێشتر لەو بزوتنەوانەی پێشووتر کە لە کۆمەڵگەی کوردستاندا بووە. لە بەرنامەکانی پێشووتری پێشەنگ تیڤیدا لەگەڵ بەشێک لە هەڵسوراوانی ئەم بزوتنە ناوەڕازایەتیە و بە تایبەتی لەگەڵ مامۆستانی ناڕازی چاوپێکەوتنمان کردووە خاڵێکی هاوبەش کە زۆر دووبارە دەبێتەوە لە جێگەی تریش دەبیستن ئەوەیە کە دەڵێن ئێمە واز ناهێنین واتە زوو کۆتایی بایکۆت ناشکێنین دەست لە ناڕەزایەتی هەڵناگرین بەردەوام دەبین یعنی بە شێوەیەک دڵنیابوونەوەی کە لێرە واز ناهێنین و بەردەوام دەبین تاوەکو بە خواستەکانمان دەگەین
ئەم یەقینبوونە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەو یەقینبوونە لەبەرەوەی هیچ ڕێگە چارەیەکی کە نییە، یعنی هیچ ئەو یەقینە لەوێوە هاتووە. وەختێک کە هیچ ڕێگە چارەیەک نەمابێ، ڕێگە چارەیەک نەمابێ، ناچارە ئەو ڕێگە چارەیە بگرێتە بەر کە دەتوانێت ببێتە گوشار لەسەر دەسەڵات. ئەو ڕێگە چارەت کامەیە؟ خۆ خەڵک لە کوردستاندا هەموو ساڵێ هەڵبژاردننی بینیوە و ئینتیخاباتی بینیوە و بەڵێنی ئەحزابی بینیوە و ئەحزاب مەبەستم هەم ئەوانەی کە لە دەسەڵات و هەم ئەوانەی کە خۆیان وەک ئۆپۆزیسیۆن نیشانداوە هەموو بەڵێنی ئەوانەی بینیوە و چەند خولی هەڵبژاردن و ئەوانیان بینیوە و بینیویانە کە هەموو بەڵێنانێک کە ئەوان داویانە بە هەواداچەوە جێگەیەکی نەبووە و فریوکاریەکی ئاشکرا بووە بۆ ئەوەی بە خۆبەستنەوە بە خواستەکانی خەڵک بە پەیژەیەکدا سەر بکەون و دەستیان لە سوچێکی ئەو دەسەڵاتە گەندەڵ و مافیاییە گیربێکە لە دەسەڵاتدایە. هیچ نەگۆڕاوە، بەڵام خەڵک لامان کاتدا دیوی دووەمیشی هەیە لەو شوێنانەی کە خەڵک هاتوۆتە مەیدان، لەو شوێنانەی کە بزوتنەوەی ناڕزایەتی تەکانی بەخۆی داوە، توانی وێتی داخوازەکانی خۆی داخوازیەکانی خۆی یا گوشارەکانی ئەوەندە زیاد بکات ناچار بێرە سەڵات ئاو ڕێک بداتەوە، ناچار بێت جوابێک بداتەوە. ئەوەی کە بینیمانە زۆر جار باسمان کردووە. هەفتەی شوبات یەکێک بوو لە وێستگە دیاریکراوانە کە بینیمان بە هەموو خولانەی پەرلەمان و حکوومەت کە هەبوو بە ئەندازەی هەفتەی شوبات و بزوتنەوە ناڕزایەتیە کە لەوێ هەبوو سەرباری هەر کەم و کوڕیەکایی بووی، بەڵام نەیتوانی یەکێتی و پارتی تەکاندا. ئەوەی تەکانیدا هەفتەی شوبات توانی تەکانی بە هیچ شتێکیکە نەیتوانی بیکە. و ئەو بزوتنەوە ناڕزایەتیانەی کەش بە هەمان شێوە کە ئاوە بەردەمان دەبن، یعنی تاگە ڕێگەیە کە خەڵکی یەقین کردووە بەوەی کە ئەگەر بەردەوام نەبێ لەسەر ئەمە، ئەگەر لەوە پاشەکشە بکە هیچ ڕێگەیەکیکە نییە تا لە ڕێگەیەوە بتوانێت گوشارەکانی خۆی زیادکە وەرە سەڵات ناچارکە بەوەی کە ئاورێک لە خواستەکانی بداتەوە. بۆیە بە ناچاری خەڵک ئەو ڕێگە دروستەی گرتووە کە پێم وە ڕێگەیەکی یەکجار دروستە. ڕێگە دروستەکەش ئەوەیە کە مادام دەسەڵات بەردەوامە لە بێ مافی، مادام دەسەڵات بەردەوامە لە پاکتاوکردنی مافەکانی خەڵک، مادام دەسەڵات بەردەوامە لە دزی و تاڵانیەکی ئاشکرا، مادام دەسەڵات لاباکە لە بەرامبەر دابینکردنی سەرەتاییترین خواستدا و تەنانەت هەتا ناتوانێت لە کروزانەوەی مناڵک لەوە تێناگا کە کەسێک نانی نەبێت چییە. من دەسەڵات لەسەر ئەوانە بەردەوامە بە هەمان ئەندازە تاگە ڕێگە چارەیەکیش بۆ خەڵکەرەوەیە کە ئەویش لە بەرامبەردا لەسەر ڕێگەی خۆی بەردەوام بێ. ئەگەر ڕێگەی دەسەڵاتی یەکێتی و پارتی و بۆرژوازی کورد بۆ تاڵانی زیاتر گوشارهێنان بێ بۆ سەر ژیانی خەڵک، زیادکردنی باز بێ، زیادکردنی زەریبە بێ، بە ئەهلیکردنی بە تایبەتیکردنی کەرتەکانی پەروەردە و خوێندن و تەندروستی و چیوچی بێت کە هەموو ئەوانە خێر و بەرەکەتەکەی دەچێتەوە گرفانی سەرانی ئەحزابیا دەوروبەرەکانیان. ئەو بۆ خەڵکی کوردستانیش ڕێگەل لە بەرامبەر ئەوەیە کە لە بەرامبەر ئەو هێرشا بەردەوامی دەسەڵاتدا ئەوانیش لەژە بە ناڕزایەتی و خۆپیشاندانەکانی خۆیان بدەن و چۆن بەوەی کە تۆوتت ئەوان بە یەقین گەیشتون کە بەردەوام دەبن لەسەرەوە ئەبێ ئەو یەقینیان بە شوێنێ بگێنە. و من لام وایە ئەگەر ئەم بزتنەوەی کە ئێستا هەیە فراوانتر ببێتەوە، هاو ئاهەنگتر زیاتر ببێ، کە سوکاری خوێندکاران بە ڕێژەیەکی زیاتر بەشداری بکەن و هیچ گومان لەوەدانە کە دەسەڵات ناچار دەبێ و ناچار دەبێت کە بێ وەڵام بە خواستەکانیان بداتەوە. تەنها ئەو ڕێگەیە من پێم وایە یەقینیەکە ئەمەیە. لەم بینەدا بەگرنگی دەزانم پرسیارێک تاوتە بکەین کە بینەر دەپرسێت کە بۆچی ئەم خۆپیشاندانانە دیارە ناڕزاتەکان بەگشتی لە زۆنی زەردیشدا هەیە، بەڵام بۆچی ئەم خۆپیشاندانانە لە ناوچەی ژێردەسەڵاتی پارتیدا دیار نییە؟ بەڵێ تەمان ناڕزایەتیە لە سەرتاسەری کوردستاندا هەیە بێ بزانین، بەڵام ئەوەی کە لەسەر شەقامە بە شێوە زۆر بەرجەستەکەی لە زۆنی سەوزە. ئەمەش کۆمەڵە کۆکاری دیاریکراوی هەیە. یەکێک لە هۆکارەکانی لەوانەیە من ئەگە نمونەیەک نیشان بدەم لەوانەیە نمونەیەکی بەرجەستە بێ. ئەویش ئەوەیە کە هێشتا گیراوەکانی بادینان هێشتا دۆسییان بۆ ساز دەکرێت، هێشتا ساڵ بە ساڵ بۆیان نوێ دەکرێتەوە، هێشتا دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی بۆرژوازی کورد و دەسەڵاتی پارتی بە کەمی دەزانن چەند 4 ساڵی دیکە بۆ گوهدار زێباریەکان و شیروانیەکان زیادکەن. بۆ ئەوەیە کە خەڵکی زۆنی زەرد ئەوەندە بترسێنن لەوەی کە بە ئاسانی بێتە سەرجاددا. بە معنایەکی کە بڵێم زۆری سەرکوتێکی یەکجار دیاریکراو کە لە ژێر دەسەڵاتی پارتیدا هەیە
یەکێکە لە هۆکارەکانی. هۆکاری چکەیەوەیە کە دەسەڵاتی پارتی لە زۆنێکدا دەسەڵاتی بەرەسەوەی کە دەسەڵاتەکەی یەکدەستە، ئەنی وەکو بۆ نمونە زۆنی سەوز نییە کە تێیدا دەسەڵات هێشتا کراوەترە، هێشتا فەزای نیمچەکراوە لە سلێمانیدا کراوەترە. حتا ئەگەر ئەوە بەرچاوی کەین ئەگەر پارتی لە جێگەی یەکێتی لە سلێمانی بواە بە هەمان شێوەیە ئەو بزودنەوەی کە ئێستا لەسەر شەقامە لە سلێمانی هەر لەسەر شەقام دەبوو. ینی مەوەسمە خودی تایبەتمەندێتی ئەم زۆنەش لەگەڵ ئەو زوونە هۆکاری چکەیەتی. بەڵام بەو حاڵەشەوە هێشتا بزودنەوەی ناڕەزایەتی لە بادیناندا لە هەولێردا لە هەموو ئەوانەدا هەیەی و هیچ گومانیش لەوە نییە کە دڵیان لەگەڵ ئەو بزودنەوەی کە ئێستا لە شاری سلێمانی ئەو لایەنانە هەیە. بەڵام پێم خۆشە لێرە ئیشارە بە خاڵی شکە بکەم کە پێم وایە مەسایلێکی مهمە ئەویش ئەوەیە خەڵکی کوردستان لەگەڵ دوو دەسەڵات بەرەو ڕووەڕاستە لە ناوەڕۆکدا هاوبەشن، بەڵام ئەو دوو دەسەڵاتە شەرت نییە ئیلا یەک میکانیزم بۆ ڕوبەڕووبوونەوەیان بگیرێتە بەر. ئەوێ بزانین ئەوە ینی تۆ لە زۆر جار باسی ئەوە دەکرێت بۆ ڕاپەڕین لە سەراسەری کوردستاندا ناکرێت. ئاڵوگۆڕ لە کۆمەلگەی کوردستاندا پێویست بەوە نییە کە لە سەرتاسەری کوردستاندا لە زاخۆ بۆ هەولێر زاخۆ بۆ هەولێر و لەوێ بۆ هەڵەبجە و پشدەر و بیتوێن و سلێمانی لە یەک کاتدا ببێت. لە هیچ شوێنێکی دنیا ئەمە ڕووی نەداوە. ئەمە لایەنێک لایەنی چکەوێ تایبەتمەندێتی ئەو دەسەڵاتانە ژوایە، ینی دوو دەسەڵاتی تایبەتن. بۆیە ئەم بزوتنەوەیە ئەگەر ئێستا لە سلێمانی و شارەکانی زۆنی سەوزدا بەردەوامی هەیە طبعاً کاریگەری لەسەر زۆنی زەرد هەیە هەر لە ئێستا دەتوانێت جێگەی ئومێدبەخش بێ بۆ ئەو بزوتنەوە ناڕزایەتی کە لە هەموو کۆڵان و خێزان و هەموو کۆڕ و کۆمەڵێکی شاری هەولێر و بادیناندایە دەتوانێت کۆمەک بۆ بزوتنەوەی بکە. بەڵام لە درێژەی خۆیدا دەتوانێت ئەوانیش بێنێ و واش نییە کە ئەمان نەهات من ئەوانیش هەرچەند جار هاتوون بۆ موچە هاتوون بۆ خزمەتگوزاری هاتوون بە دژی گەندەڵی هاتوون. نمونونەکانیشی ئەوەیە کە ئێستا گیراوەکانیان هێشتا لە زیندانەکاندا بەرنەبوو، لە زیندانەکاندا هێشتا ماونەتەوە و هەموو ڕۆژێ خەریکن یاسای تازە و قانونی تازە و سوزانم ڕێگەی تازە دەگرنەبەر بوو ئەوەی کە ئەمان لێ بێڵنەوە ئەمەش وەکو ڕێگەیەک بەکاردێنن بۆ چاوترساندنی خەڵک کە نێتە سەرجاددا بۆیە هێشتا من پێم وایە لەگەڵ ئەوەدا کە هێشتا بەشێکی زۆر لە خەڵکی ناڕازی مامۆستا و کارمەند و خوێندکار و مامۆستایانی وانە بێت لە زۆنی سەوزدا لە سەرجاددەن، بەڵام هێشتا ئەو بزودنەوەی کە هێشتا ناتۆتە سەرجاددە لە شاری هەولێرە، بەڵام لێرە و لەوەیە هێشتا قورساییەکە یەکجار زۆرە لەسەر دەسەڵات، یەکجار زۆرە لەسەر دەسەڵاتی پارتی. یەک لایەنی کەشەیە بێ بزانین ئەویش ئەوەیە پارتی خۆی وەکو هێزێک دەیەوێت لە منتیقەی زۆنی سەوزدا خۆپیشاندان و ناڕزایەتیە بێ لە بەرامبەر دەسەڵاتی یەکێتی داوایەکێتیش بە هەمان شێوە خوازیارێوەی لە بادیناندا خۆپیشاندان و ناڕزایەتیەکە بێ. بەڵام تۆ تەماشایان کە پارتی لە بەرامبەر و ناڕزایەتی خۆپیشاندانەی کە لە منتیقەی سلێمانی ئەمانە دەکرێت بە زۆرێک لە زۆرەکان پێی خۆشە بەردەوام بێ، بەڵام لە منتیقەی خۆی ڕێگە نادا. و لە سلێمانیشە ئەگەر ئەو بسوودنەوەیە لە ئاستی شکبچێتە پێشەوە بە زۆرێک لە زۆرەکان گەروی دەسەڵات بگرێ، دیسان یەکێتی دەست ناپارێزێ. ئەوەی کە تا هێشتا بەوە ماوەتەوە بەجیالەوە کە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە هەڵسوراوان و ڕابرانی ئەم بزودنەوە ناڕزایەتی ئێستا لەسەر شەقامدایە خاراوتر بوون و خەریک ڕێگەیان نەداوەکە بە ئاسانی دەسەڵات دەستی بگا بە سەرکوت، دەستی بگا بە هەتا بۆ فریوکاری کە دەستیارە دەستیان پێکرد، وەڵام مەجالی ئەوەی نەداوە. مەجالی ئەوەی من پێشم وایە ئەگەر ئەم بزودنەوەیەکە ئێستا بەردەوام بێگومان دەتوانێت تەکانێکی زۆر گەورە بە بزودنەوە ناڕزایەتیە لە منتیقەی سلێمانی هەولێریش بە و نابێ ئەوەشمان بیر بچێ هەمانەوە خواستانە کە خەڵکەیەتی لە زۆنی سەوزدا بە زیادیشەوە خەڵک لە زۆنی زەردا بە زیادەوە هەیەی، بۆیە دەڵم بە زیادەوە هەیەی چونکە ئەگەر هێشتا لە زۆنی سەوزدا بەپێی هەلومەرجێکی تایبەت کە لەو زۆنەدا هەیە خەڵک دەتوانێت بێتە سەرجاددا، بەڵام لە منتیقەی زۆنی زەردا بەهۆی سەرکوتێکی زۆرتر و تونتر و قوتبیبوونی دەسەڵات ئەو مەحدودیاتەش هەیە. بۆیە لە یەک کاتدا خەڵکی هەولێر و بادینان لەگەڵەوەدا مەسەلی خواست دابینگرنی خواستەکانی هەیە، پرسی ئازادیش خواستی چکەیەتی کە لە پاڵ ئەو خواستانەدا بەرجەستەترە لەوەی سلێمانی. لێرەدا ئەگەر سەرنجێکی تریان پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشەکە و ئاراسی ئەو کەمێک درێژە بۆیە هەمووی ناخوێنمەوە بە پێی تێگەیشتنی خۆم
پۆینتەکەی هەڵەبژێرم و ئاراستی ئێوەی دەکەم ئەویش ئەوەیە کە دەڵێت دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد لاوەتی لەسەر دەسەڵاتە بووە ئەم کێشەی موچە و دەیان دەردی سەریتر بوونی هەبووە ناڕەزاتی لە بەرامبەریا هەبووە بەڵام بەداخەوە خەباتی جەماوەری بە ئاکام نەگەیشتووە هەرچەنە حزوری کۆمونیستەکان بەرچاو بووە بەڵام بە ئاکام نەگەیشتووە و چی بکرێت بۆ ئەوەی کە جەماوەر لە دەوری ئەم ڕەوتە سۆسیالیستیە کۆ بکرێتەوە پرسیارەکە بۆ ئێوە ڕۆشن بێت. بەڵێ ئەنتی تاوەندی بە ئاکام نەگەیشتوە من پێم وایە ڕاستە بە ئاکامی نیایی خۆی نەگەوتوە چکە ئاکامە نیهاییەکە بەڕاستی کۆتایی هێنانە بەرە سەڵاتی یەکێتی و پارتی چونکە نە چاکسازی هەڵدەگرێت نا هیچ چاوەڕوانێکی لێ دەکرێت بە ئاکامە نیهایی خۆی نەگەیشتووە بەڵام دەستکەوتی زۆر زۆر گەورەی بووە با من هەروە بە چەند خاڵێک بیڵم بۆی کە بۆ ئەو جۆگرە خۆشەویستە و بۆ خەڵکی کەش ڕۆشن بێت ئەیتی سەرەتا تا ئەو کاتەی حکوومەتی بەعسیش نەڕووخا بوو بزوتنەوەی ناڕزایەتی مەحدود بوو یا نەبوو دەسەڵاتی یەکێتی و پارتی خەڵکیان بە دەسەڵاتی بەعز لەو دوو سنوورەکان دەترسان بەڵام وەختێک بەعز دەڕوخی هەر لەو ڕۆژەوە بزوتنەوەی ناڕزایەتی پێدەنێتە مەیدان لەو کاتەشەوە هاتوۆتە مەیدان تەماشایکەوت ئەگەر سەرەتا خۆشباوەڕ بوو بە یەکێتی و پارتی خۆشباوەڕ بوو بە بەڵێنەکانی چاوەڕوانیەکی لیان هەبوو ئەوە نەما ئەمە هەنگاوێکی مهمە ئەمە نەما لە مەرحەلەی دووەمدا ئەگەر تەماشای بکەین ببوورە لە مەرحەلەی دووەمدا ئەم جاریان هیچ ئۆپۆزیسیۆنێک کات ئۆپۆزیسیۆنێکی بۆرژوازی هات و خۆی بە بزوتنەوەکە هەڵواسی توانی بزوتنەوەکە بەرێ بەڵام تۆ تەماشاکە ئەم جارام چۆن باوەڕی بە دەسەڵات نەما وەهم و یا چاوەڕوانێکی لێچێتی و خۆشباوەڕێکی پێی نەما خۆشباوەڕێکی بە ئۆپۆزیسیۆنیش نەما تۆ تەماشاکە و هەموو ئۆپۆزیسیۆنی بۆرژوازیەکەیە ئێستا هیچ شوێنێکی هیچ جێگەیەکی نییە تێیدا هەر چەندەیانەیە خۆیانی پێڵواسن ئەمە دووە سێیەم ڕابەرانی ئۆپۆزیسیۆنی زۆر خاراوترن بەرجەستەترن و دەیان ڕەهبەر و هەڵسوڕا و کەسی دڵسۆزی کە لە نێو خوێندکاران لە نێو کرێکاران لە نێو ژنان لە نێو هەمووانەدا بە زۆر بە تازەی هاتوونەتە مەیدان ئەوە نمونەیەکی بەرجەستەیە بەشداری خەڵک و پشتیوانی لە بزوتنەوەکان لایەنی چکەیەتی هاو ئاهەنگی نێوان بزوتنەوەکانیش دیسان لایەنی چکەیەتی مامۆستایان دێنە سەر داژە شارەوانی لەلایەکیکە خاڵێکیکە ئەگەر جاران لێرە و لەوێ خۆپیشاندانێک دەبوو ێستا لە سەرتاسەری کوردستاندا ناڕەزایەت یعنی تۆ هیچ بەشێکی کۆمەڵگەی کوردستان نیە ناڕەزایەتیان نەبێت تو تەماشایکە لە دژی گەندەڵی لە جدی باج و سەرانە بۆ موچەی پاشەکەوت ئەوەی کە پێ دەڵێ موچەی پاشەکەوت کراوە بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی نائەمنی شوێنی کار لە دژی کەرتی تایبەت و ئەمانە لە دژی نەبوونی خزمەتگوزارەکانی لە هەموو ئەوانە لە هەموو گۆشەیەکی و کۆمەلگایەدا خەڵک هاتوۆتە مەیدان این سەراسەری بۆتەوە و بەزیا لە هەموو ئەوانە لە خواستەکان واوەتر بۆتەوە لە پاڵ ئەو خواستانێکی ئێستا خەڵکەیەتی زۆر باش دەزانێ خەڵک کە تەنانەت ئیلا ڕێگە کۆتایی هێنانە بە ئەو دەسەڵاتە یعنی تا ئەو ڕاددەیە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە کۆمەڵگەی کوردستاندا تا ڕاددەی ئەوەی لە خواستی داخوازیەکانەوە بۆ خواستی وەلانانی دەسەڵات بۆ خواستی ڕاماڵین دەسەڵات پێشڕەوی کردووە ئەمانە پێشڕەوی یەکجار زۆر گەورە ئەوە خۆشباوەڕی ڕەوینەوە چ بەرەسەڵات و چ ئۆپۆزیسیۆن هەنگاوێکی یەکجار گەورەیە بۆ گرتنەبەری ڕێگایەکی کا لێرە دێمە سەر بەشی دووەمی ئەو پرسیارە ئەینتی چەپ و کۆمۆنیستەکان لە نێو بزوتنەوانەدا ئەگەر پێشووتر بە هەر پاساوێک دەسەڵاتی یەکێتی و پارتیە بۆرژوازی دەهاتن کەمپینی زۆرازۆری خۆیانیان دەکرد و دەیانیست بەو جۆرێکە خۆیان دەیانەوێ ئەو بزوتنەوانە ئاراستە بکەن یا جڵەوی بکەن بۆی بگەنە دەسەڵات هێشتا بۆ هەموو کرێکار و زەحمەتکێشێک لە کوردستاندا معلومە کە ئەمان خۆیان هەڵواسی بە سوچێکی دەسەڵات گەیشتن هێشتا دەتوانن هەموو ئەوانەی کە زمانیان گەرم بوو ئێستا دەیان بینن لە ئەمجاریان لە ئەندام پەرلەمان و لە دیوەخانەکەی بۆرژوازی کووردا خەریکن بە شانوباڵی بۆرژوازی کووردا هەڵدەن و بەشێکن لەو دەسەڵاتە و جێگەیان نەما و ئەو خەڵکە ئەوەش دەزانێت کە چەپ و کۆمۆنیستەکان لە یەکەمین ڕۆژەوە کە دەسەڵاتی یەکێتی و پارتی هاتوون تا دەگە بەم ساتەی کە ئێبنوتۆق ئەو دیمانەی تێدا دەکەین لەسەر یەک خەتی ڕۆشن کە پشتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشیان گرتووە کە بۆ خزمەتگوزاریەکان بۆ خزمەتگوزاری زۆر سەرەتایەوە تا خواستی زۆر گەورەی خەڵک لە پشتی جەماوەری خەڵک وەستاوە
و هەمیشە لە هەموو بزوتنەوەیکی ناڕزایەتی کۆمەڵگەی کوردستاندا من پێم وایە مۆری چەپ و کۆمۆنیزم ئامادەیی هەیە. ئەوەی کە خۆپیشاندانەکانی بە یەقین گەیشتووە کە لە پرسیاری پێشوویدا کردمە بەشێکی کاریگەری بزوتنەوەی چەپ و کۆمۆنیزمە لە کۆمەڵگەی کوردستاندا. ئەو ڕاوەستاوی چەپ و کۆمۆنیزم توانێتی زۆر کار بکات. دیارە ئەوەی کە وەکو تا ئەوەی وەکو پێویستە هێشتا وەکو پێویست نییە، بەڵام لە هیچ کامێک لە بزوتنەوەی ناڕزایەتی کۆمەڵگەی کوردستاندا نییە بەشێک لە ڕەهبەرانی هەرە سەرەکی بەشێک نەبن لە کەسانی چەپ و کۆمۆنیست و ئازادی خواست، بەشێک نەبن لەو ئینسانانەی هیچ سنووربەندیەکی یەکجار تەواویان لەگەڵ یەکێتی و پارتی و ئۆپۆزیسیۆنی بوودەڵی بۆرژوازی کردووە. تۆ تەماشا لە هەر دروشمێک دەبین، تۆ هەر دروشمێک دەبینی، هەر دروشمێکی ڕادیکاڵت بینی لە کۆمەڵگەی کوردستاندا، مامۆستا، کرێکار، خوێندکار، لاو ژن هێنایە دەرەوە، ئەوە هی کۆمۆنیزمە، هی چەپ و کۆمۆنیزمە. هەر هەدانەدان و سازش نەکردنیە کرد لە هەر بزوتنەوەیکی ناڕزایەتی دادی، ئەوە بەرهەمی کاری چەپ و کۆمۆنیزمەکە لەسەر ئەو کۆمەلگایەدا دایناوە. تەنانەت ئەگەر هێزێکیکەی بۆرژوازیش بێ خۆی بە کۆمەڵێک دروشمی دیاری کراوە، خواستی دیاری کراوە، هەڵبواسێ دیشان کاریگەری چەپ و کۆمۆنیزم بەسەریەوە واقعیەتێکی بەرجەستێ. بەڵام دەبێ ئەمە گەورەتر بکرێ، دەبێ ئەم ڕۆڵە زیاتر بکرێ، دەبێ ئەمە ڕێکخراوتر بکرێ، دەبێ ئەو ئەڵتەرنەتیڤەی کە چەپ و کۆمۆنیزم هەیەی بۆ ڕێکخراوەی جەماوەری زۆرتر کاری لەسەر بکرێ. وای لێبێ ئەم بزوتنەوە ناڕزایەتیانێکی ئێستا لەسەر شەقامەکانن ئەبێ دەستبەرن بۆ ڕێکخراوبوونی خۆیان. دەبێ معلوم بێ بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری چەندە گەورە بێ گرنگە، چەندە هاوەهەنگی تیا بێ گرنگە، چەندە خاراوتر بن گرنگە، چەندە ڕابەرانێکی تیا بێت دەرەوە گرنگە. بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ئەوەیە کە دەستیش بۆ ڕێکخراوبوون بێ، یعنی بەهێزێکی یەکگرتووەوە بێتە مەیدان. ئینسانەوە بپرسم کە قسەی ئێوە، پەیامی ئێوە یان پێشنیاری ئێوە بۆ مامۆستایان کە ماوەیەکە لەسەر شەقامەکان و بایکۆتیان ڕاگەانەوە بۆ هەڵسوڕاوانی تری بزوتنەوە ناڕەزایەتیەکان، وەتان بۆ ئەو خەڵکەش کە ڕەنگە نە مامۆستا بێ نە هەڵسوڕاو بێ بەڵام دڵی لەگەڵ ئەم خەڵکەیە بێت و ئەم خەڵکە ناڕەزایەتیە بێت و بێوێ بە سەرکەوتن بگات. پەیامی ئێوە بۆیان چییە؟ پەیامەکە بە سادەی ئەوەیە کە مەسەلەی ڕێخستنە، هێزی پەرشوبڵاو چەندە زۆریش بێت، چەندە گەورەش بێت، چەندە قەبارەکەی بەرینیش بێت، چەندە ژمارەکەشی فراوانتر بێت، هێشتا ناتوانێت ئەو پەیامە بگەێنێ کە ڕێکخراوە. ناتوانم بڵێم کە 1000 کەسی ڕێکخراو، 100 کەسی ڕێکخراو لە 10,000 کەسی ناڕێکخراو کاریگەریەکەی زیاترە. 1000 کەسی ڕێکخراو کاریگەریەکەی لەوانەیە 1 ملیۆن کەسی کە زیاتر بێ لە سەردەسەڵات. کەوتت ڕێکخراو هەر ئەوە نییە کە لەگەڵ دەستیەکەن، یعنی مەشوەرەتی کردووە، یعنی بڕیاری دەستە جەمعی پێەیە، یعنی ڕەهبەرێکی متمانە پێکراوی جێخستووە. بەو معنایە ڕێکخراوبوون مەسایلێکی هەرە میحوەریە. بەتابەتی تۆ تەماشایکە بزوتنەوەی مامۆستایان لە کوردستاندا، ئەو ڕێکخراوە مامۆستایانێکیان هەمومان دەزانین کە دەستکەلای دەسەڵاتن و نوێنەری دەسەڵاتن لە نێو بزوتنەوەی مامۆستایاندا بۆ جڵەوکردنی بزوتنەوەی ناڕەزایەتی مامۆستایان و چوارچێوەدان بەو جۆرە لە پەروەردە و فێرکردن کە خۆیان دەیانەوێ. بەڵام ئەمانە ڕیسوا بوون و هیچ ڕۆڵێکیان نییە لای هیچ مامۆستایەکی ئازادی خواز و هیچ مامۆستایەکی وانە بێشکە دەیەوێت دابمەزرێت. هیچ جێگەیەکیان بەڕاستی بۆیە جێگەی خۆیەتی مامۆستایان لە جێگەی ئەم ڕێکخراوانەی کە وەک وەسیلەی حیزب و کۆمیتەی حیزب بچن ڕێکخراوی سربەخۆی مامۆستایان پێک بێنن کە مەبناکەی بەرگریکردن بێت لە بەرژەوەندی هاوبەشی مامۆستایان، بێگوێدانە ناسنامەی دینی، بێگوێدانە قەومی، بێگوێدانە ئینتیمای حیزبی، بێگوێدانە ژن و پیاو بوون، دەست لە ناو دەستی یەک خواستی مامۆستایان بکەنە خواستی سەرەکی خۆیان و ڕێکخراوێکی خۆیان پێک بێنن، ڕێکخراوێک کە ببێتە چوارچێوەیەک کە تێیدا هەڵسوڕاوەکانی بتوانن لە دەوری یەک کۆ ببنەوە، کەسە دڵسۆزەکانی لە دەوری یەک بەیەکەوە ڕاوێش بکەن، بەیەکەوە بە بڕیار بگەن. ئەمە دەتوانێت تەنانەت ئەو لاوازیەش کە باسی دەکەین لە زۆر لایەنێکەکە لە خۆپیشاندانەکاندایە کۆتایی پێبێنێ. من پێم وایە یەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکان. هەنگاوی دووەم ئەوەیە ئەم بزوتنەوانە بزوتنەوەی تێکەڵاون لەگەڵ بزوتنەوەکانی کە لە کۆمەڵگادا. یعنی تۆ ئەگەر مامۆستا موچەی نییە، ئەگەر مامۆستای وانە بێش موچەی نییە،
ئەوە کاریگەری دەخاتە سەر تەواوی کۆمەلگا و تەواوی بازار پەردەخا و تەواوی کۆمەلگە بەرەومت بندەبا و تەواوی یعنی هەتا لایەنی ئیرادە بەخۆبوون و ئەکتیوی سەراسەری کۆمەلگای پێوە بەندا بۆیە بە هەند ئەندازە بە ئەم بەشانە بەرگری لە یەکتر بکەن لە پشتیوانی لە یەکتر بێنە مەیدان دەتوانێت کاریگەری هەبێ یعنی بۆ نموناگەر چەند ناوەندی کرێکاری بۆ پشتیوانی لە مامۆستایانی ناڕازی ئێستا ئەگەر 1 سەعاتمان بگرن ئەگەر کارمەندانی چەند شوێنی دیاریکرا و بە هەمان شێوەمان بگرن ئەگەر کەسوکاری خوێندکاران زیاتر بێنە پشت بزنەوەی ناڕزایەتی مامۆستایان بێگومان لە بە ئاکام گەیشتن و سەرکەوتن گەیاندنی ئەم بزنەوەی کە ئێستا هەیە دەوری زۆر کاریگەری دەبێت بۆیە پەیامەکەی من بە کورتیەکە کورتی کەمەوە بۆی وەختان زۆر نەکەم یەکەمەوەیە دەستبەرن بۆ ڕێکخراوبوون و هیچ بزنەوەیکی ناڕزایەتی و هیچ بەشێکی ئەو کۆمەلگایە کە ناڕازیە نابێ بێڕێکخراوی جەماوەری خۆی بنێنێتەوە لە شوێنەکەی خۆی ئەمە هەنگاوێکی یەکجاگرنگە دووەم هاو ئاهەنگی نێوانە و بزنەوانە بێ ئەندازە دەتوانێت کاریگەری یەکجار گەورەی لەسەر یەکتر دابنێت و سێیەم گوێزانەوەی هەتا ئەزمونونەکان بۆ یەکتر زۆر دەتوانێت ڕۆڵی کاریگەری هەبێت من پێم وایە ئەمانە وەکو کۆمەڵە پەیامی کورد من پێم وایە دەتوانێت ئەگەر ئەمانە بەرەستەوە بگیرێ پێم وایە دەتوانێت هەتەکانێکی زیاتر بەو بزوتنەوەی بدا کە ئێستا لە کۆمەڵگەی کوردستاندایە بەرەو ئەوەی کەلانی کەم بە بەشێک لە داخوازیەکانی خۆی بکە و دەسەڵاتی ناسیۆنالیزم و بورژوازی کورد لەو ملهوڕیەی و لەو بێباچیەی و لەو کەمتەرخەمیەی بە ئاگا بێنێتەوە. عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ و ئازیزانەی بەشداریان کردووە زۆر سپاس بۆ هەموو گوێگرانی ئازیزی پێشەنگ تیڤی و ئەوانەش کە دوای دەیبیستن زۆر سپاس بۆ تۆش. زۆر سپاس. ئازیزان منیش لەلایەن خۆمەوە سوپاسی بەشداری چالاکانەی ئێوە دەکەم دیارەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو بن.